لە چاوپێکەوتنیدا لەگەڵ کەناڵی ئەلجەزیرە کە ئێوارەی ئەمڕۆ پەخشکرا، مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان تێشکی خستە سەر چەند پرسێک کە پەیوەستن بە عێراق و هەرێمی کوردستان و پرسی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە ناوچەکەدا. هەروەها وەڵامی چەند پرسیارێکیشی سەبارەت بە چەند دۆسیەیەکی ئەمنی ناوچەکە دایەوە. مەسرور بارزانی لەسەر گفتوگۆی استراتیژی نێوان عێراق و هەرێمی کوردستان و ئەمریکا کە هەرێمی کوردستان ئەندامە لە شاندی حکوومەتی عێراق بە مەبەستی تاوتوێکردنی پرسە استراتیژیەکان ڕایگەیاند. لایەنی عێراقی لە نێویشاندا کە شاندی هەرێمی کوردستان هەیە لەو بڕوایەدایە کە ئاڕەشەی تیرۆریزم لە عێراق هێشتا جددیە. هەر بۆیە هێشتا هاوکاری و یارمەتیدانی هێزەکانی هاوپەیمانان بۆ هێزەکانی عێراق لە ڕوبەڕۆبوونەوەی تیرۆردا پێویستە. ئەمەش بۆ چوونێکی هاوبەشی سەرجەم ئەندامانی شاندی حکوومەتی عێراقیە بۆ گفتوگۆ ستراتیژیەکان. هەر شتێک ڕووبدات پێویستە ڕێکەوتنێکی گشتی بێت لە نێوان حکوومەتی فیدراڵی عێراق و هەرێمی کوردستان و ئەمریکا. نابێت هیچ سیاسەتێکی جیاواز هەبێت، بۆیە هەر شتێک ڕووبدات دەبێت بە ڕێکەوتنێکی گشتگیر بێت و هەروەکو ڕاشمانگەیاند ئەمە گفتوگۆیەکی استراتیژیە لە نێوان حکوومەتی عێراقی و ئەمریکا و هەرێمی کوردستانیش بەشێکە لەو گفتوگۆیانە. هەمووشی پابندە بەوەی دوا بڕیاری سیاسی عێراق چی دەبێت لەو پرسەدا. هەرێمی کوردستان هیچ سیاسەتێکی جیاوازی نابێت لەوەی چی خاڵێک باس کراوە لەو گفتوگۆیانە و ڕێکەوتنی لەسەر کراوە. ئێمە لە ناوچەیەک دەژین کە ڕوبەڕووی ئەو هەموو قەیران و بربەستە ئەمنیانە بووەتەوە، بەڵام هەروەکو لای هەمووان ئاشکرایە هەرێمی کوردستان ئارامترین شوێنە لە ناوچەکە و بووەتە پەناگەیەکی سەقامگیر و خەڵکێکی زۆر بەهۆی ئەو شەڕ و کوشتارە یان هۆکارگەلێکی دیکە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. لە کوردستان ژیان بەسەر دەبن، ئەمەش بەهۆی ئەو ئارامی و سەقامگیریەی لێرە هەیە. بۆیە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئارامە، بەڵام ئەمەش بەو مانایە نایە کە ئێمە هەڕەشەمان لەسەر نییە و ڕوبەڕووی ئاستەنگ ناکرینەوە لەلایەن هەموو گروپە تروریستەکانەوە. هەروەکو ڕاشت گەیان لەم دوایانە شانەیەکی داعش لە هەرێمی کوردستان دەستگیر کراون و ئەو گروپە پیلانیان داڕشت بوو کاری تروریستی لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن و چەند شوێنێکی دیاریکراو بتەقێنەوە، بەڵام خۆشبەختانە هەمویان دەستگیر کران. ئەمەش و بیرهێنانەوەیەکە کە ئێمە نابێت هەرگیز هەڕەشەی تیرۆر لەبیر بکەین، نان لە هەرێمی کوردستان و نان لە ناوچەکانی دیکەی عێراق. هەر بۆیە ئێمە شانازی بە هێزەکانی ئاسایشی خۆمان دەکەین کە توانیان ئەو شانە نووسووە ئاشکرا بکەن پێش ئەوەی بتوانن کارە تروریستیەکانیان ئەنجام بدەن. مەسرور بارزانی گوتیشی ئێمە لەو بڕوایەداین هێشتا داعش مەترسێکی گەورەیە، نەک تەنیا بۆ هەرێمی کوردستان، بەڵکو بۆ عێراق و هەروەها بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش. داعش بە تەواوەتی لە ناو نەبراوە، لە ڕووی ئایدۆلۆژیەوە داعش هێشتا زۆر چالاکە و هێشتا خەڵک ڕادەکێشێتە نێو ڕێزەکانیەوە. هەروەکو لەم دوایانەشدا بینومانە هێشتا توانای ئەنجامدانی کاری تیرۆریستیان لە ناوچە جیاوازەکانی عێراق و سووریاش هەیە. ئەوان هێشتا توانای ئەویان هەیە ساڵانە بڕی 150 میلیۆن دۆلاریان دەست بکەوێت، بۆیە دەبێت ئەو مەترسیە کۆنتڕۆڵ بکرێت. سەبارەت بەو هێرشانەی کە لە ماوەی ڕابردوودا کرانە سەر هەولێر و ئاشکراکردنی بکەر و ئەنجامدەرانی سەرۆکوەزیران ڕایگەیان چەندین گروپی جیاواز لە نێو حەشتی شعبی هەن، بۆیە ناکرێت ئێمە ئەو کارە بە شێوەیەکی گشتی لێک بدەینەوە و تەواوی حەشتی شعبی تۆمەتبار بکەین. هەروەها گروپیش هەن کە لە دەرەوەی یاسان و بەشێکیش نین لە دەستگا فەرمیەکانی حکوومەتی عێراقی و هەتا گوێژ لە حکوومەتی عێراقی ڕاناگرن و ڕوبەڕوویان دەبنەوە، بۆیە دەبێ ئەو جۆرە گروپ و کەسانە بهێندێنە ژێر کۆنتڕۆڵی دەوڵەتەوە. هیچ گومانمان لەوەدا نییە کە هێرشەکە هێرشێکی تروریستی بوو، پاشان کێ لە پشتی هێرشەکە بوو یانیش کێ ئەنجامیدا ئەوەیان دەبێ ئاشکرا بکرێت لە ڕێگای پرۆسەیەکی لێکۆڵینەوە کە ئێمە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی فیدراڵ و هێزەکانی هاوپەیمانان دەستمان پێکردووە. بەڵام ئەو هێرشە هێرشێکی تروریستی بوو، بێگومان لەوە پێشیش هێرشیان کردە سەر چەند گەڕێکێکی شاری هەولێر و ئەم جارە هێرشیان کردە سەر فڕۆکەخانە و بنکەی هێزەکانی هاوپەیمانان کە لەوێن. بۆیە هیچ گومانی تێدا نییە کە هێرشێکی تروریستی بوو و ئێستاکەش ئێمە لە نزیکەوە لەگەڵ هاوبەشەکانمان لە هەوڵداین بۆ دۆزینەوەی ئەوەی کێ لە پشت ئەو هێرشانەوەیە. چاوەڕێژ دەکەم کە سەرۆکوەزیرانی عێراق کە بەردەوام لە پەیوەندی داین بکرانی ئەو هێرشانە بدۆزنەوە و ڕاپێچی یاسا بکرێن. ئێمە چەندین جار ئەوەمان دووپات کردوتەوە کە لە هەندێک ناوچە بۆشایی ئەمنی هەیە، بە تایبەت لەو ناوچانەی پێی دەگوترێت ناوچە ناکۆکی لەسەرەکان. زۆربەی هێرشەکان لەوێ ئەنجام دەدرێن یانیش لەوێ پیلانیان بۆ دادەنرێت،
بۆ نەهێشتنی ئەو بۆشاییە ئەمنیەش ئێمە لە مێژە پێشنیازی ئەوەمان پێشکەش بە حکوومەتی فیدرال و سەرۆکوەزیران کردووە کە پێویستە هێزێکی ئەمنی هاوبەش لەو ناوچانە پێک بهێنرێن بۆ پاراستنی ناوچەکە و ڕێگریش لە چەکدارانی داعش بکات کە کاری تیروریستی لەو ناوچانە ئەنجام بدەن. بۆیە بەبوونی ئەو هێزە هاوبەشە و هەماهەنگیە وا دەکات کە گۆڕانکاریەکی گەورە ڕووبدات کە ئەمەش لە ئەنجامدا وا دەکات ئەو ناوچەیە سەقامگیر بێت و ئەمەش دەبێتە هۆی سەقامگیرتر بوونی دۆخی هەرێمی کوردستان. بێگومان ئەو هێرشانە بۆ ئەوەیە کە زیان بە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا و هەروەها پەیوەندیەکانی عێراق و کۆمەلگای نێودەوڵەتی بگەێنێت. بۆیە هەر کەسێک لە پشت ئەو هێرشانەوە بێت خزمەتی بەرژەوەندیەکانی گەل و حکوومەتی عێراق ناکات. دەبێ حکوومەتی فدرال چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدۆزێتەوە. ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەین بە هەموو شێوەیەک هاوکاری حکوومەتی فدرال بکەین تاوەکو ئەو جۆرە بربەست و هەڕەشانە سنووردار بکەین. سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە وەڵامی پرسیارێکی دیکەی کەناڵی جەزیرە سەبارەت بە ڕۆڵگێڕانی ئێران لە عێراق و پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ ئەو وڵاتە ڕاگەیاند. من نازانم تۆ بە تەواوەتی مەبەستت چییە؟ بەڵام ئێران دراوسێمانەوە بەرژەوەندی و سیاسەتی خۆی لە عێراق هەیە و سیاسەتەکانی ئێمەش زۆر ڕوون و ئاشکران. دەمانەوێت پەیوەندیەکی باشمان لەگەڵ هەموو دراوسێکانمان هەبێت لە نێویشیاندا ئێران. ئێمە سنوورێکی دوور و درێژمان لەگەڵ ئێران هەیە و بەرژەوەندی بازرگانی و ئەمنی هاوبەشمان هەیە. بۆیە هیوادارین کە پەیوەندیەکانمان بەهێزتر بێت لەسەر بنەمای ڕێزگرتنی هاوبەش کە دەستێوەردان لە کاروباری یەکتری نەکرێت. هەروەها سەبارەت بە پەسەندکردنی یاسای بودجە و جێبەجێکردنی لە ڕووی کرداریەوە مەسرور بارزانی گوتیشی لە دوای پەسەندکردنی یاسای بودجە پەیوەندیەکان باشتر بوون، بەڵام لە ڕووی پراکتیکیەوە هێشتا هیچ کارێک نەکراوە. هێشتا چاوەڕێی سەرۆکوەزیران و حکوومەتی عێراقی دەکەین بەشە بودجەی هەرێم ڕەوانە بکەن لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنانەی هەمانە. ئێمە ڕامانگەیاندووە کە بە تەواوەتی پابەندین بەسەرجەم ئەو بڕگانەی ڕێکەوتنەکە کە پەیوەستە بە ئێمەوە جێبەجێ بکەین. بەڵام لەگەڵ ئەوەش چاوەڕێ دەکەین سەرۆکوەزیران و حکوومەتی فیدرال بودجێ هەرێمی کوردستان ڕەوانە بکەن. هەروەکو دەشزانن ئێستا ئێمە لە مانگی نیسانداین، بەڵام ئەوە بۆ ماوەی 10 مانگ دەبێت حکوومەتی فیدرال هیچ برەپارەیەکی بۆ هەرێمی کوردستان ڕەوانە نەکردووە. بۆیە چاوەڕێش دەکەم و هانی سەرۆکوەزیران دەدەم کە پشکی بودجێ هەرێمی کوردستان ڕەوانە بکات. مەسرور بارزانی جەختی لەوە کردەوە کە هەرێمی کوردستان پابەندە بە دەقەکانی ناو ڕێکەوتنی شنگال و حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێی دانانی میکانیزمێک دەکات بۆ ئەوەی یاسایەکە لە ماوەیەکی زوودا بخرێتە واری جێبەجێکردنەوە. ئەوە ڕێکەوتنێکی باش بوو لە نێوان هەولێر و بەغدا، ئەمەش ڕەنگە ببێتە دەواازەیەک یان هەنگاوی یەکەم بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکانی دیکار لە نێوان هەولێر و بەغدا. بەداخەوە ڕێکەوتنەکە بەکردەیی نەکراوە. ئەمەش لەبەرەوەی هەندێ لە هێزە نایاسایەکان ڕوبەڕووی دەسەڵاتی هێزەکانی فیدرالی بوونەتەوە. لەگەڵ ئەوەش بوونی هێزەکانی پەکەکە ئەمەش بربەستێکی دیکە بووە لە بەردەم جێبەجێ نەکردنی ئەو ڕێکەوتنە و ئێمەش هەتا ئێستا چاوەڕێی حکوومەتی فیدرال دەکەین کە هەنگاو بنێت و بەرپرسیارەتەکەی جێبەجێ بکات، چونکە پێمان وایە ئەو ڕێکەوتنە نەک تەنیا پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا باشتر دەکات، بەڵکو دۆخی تەواوی ناوچەکەش سەقامگیر دەکات. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا و شەڕی پەکەکە ڕایگەیاند کورد هەمووی پەکەکە نییە، بۆیە ناکرێت پەیوەندی نێوان تورکیا و کورد لەو چوارچێوێدا تەماشا بکرێت. تورکیا و پەکەکە کێشیان هەیە نەک تورکیا و کورد. هیواشی خواست پەیوەندیەکانیان لە بواری سیاسی و ئابووری زیاتر پەرە پێ بدەن لەگەڵ ئەو وڵاتە. ئەوە تا بەبیر بێنمەوە کە ئەمە کێشەی ناخۆی تورکیا بوو، هێنرایە نێو خاکی هەرێمەکەمانەوە. ئەوە کێشەی نێوان پەکەکە و تورکیایە، نەک کێشەی عێراق و کێشەی ئێمەش. ئەم کێشەیە ڕوبەڕووی ئێمە کراوەتەوە و بە تایبەتی لەو کاتەی ئێمە سەرقاڵی ڕوبەڕووبوونەوەی داعش بووین. زۆربەی هێزەکانمان تەرخان کرابوون بە شەڕی دژ بە داعش و ئەو ناوچانەیەش بێهێز مابوونەوە. بەداخەوە پەکەکە ئەو هەلەی قۆستەوە و هەوڵیدا هەژمونی خۆی فراوانتر بکات، بە تایبەتی لە ڕووی سەربازیەوە لەو ناوچانە. بۆیە هێزەکانی پەکەکە دەستیان گرت بەسەر ئەو ناوچانەی کە هێزەکانمان تێیدا بوون و زۆرێک لە خەڵکی سڤیلی ناوچەکەش بەهۆی ئەو شەڕ و ناسەقامگیریەی لەو ناوچەیە لە نێوان تورکیا و پەکەکە هەیە نەیانتوانیوە بگەڕێنەوە نێو ماڵی خۆیان. بەهۆی ئەو ناکۆکی و شەڕەوە نزیکی 800 گون لەو ناوچانە ئاوەدان نەکراونەتەوە. دەستپێکردنەوەی ئاڵۆزیەکانی ئەم دوایەش ژمارەیەکی دیکەی خەڵکی ناوچەکەی ناچار کردووە لە گوندەکانیان ئاوارە بن.
ئێستاش پرسیارەکە ئەوەیە کە ئایا بۆچی پەکەکە لێرەیە نابێت پەکەکە لێرە بێت نابێت ئەوان خۆیان بە بەدی بناسێنن ئەوان بە جۆرە کەڵسوکەوت دەکەن کە ڕێگا بە جوتیاران نادەن بشتە سەرزەویەکانی خۆیان و ئەوان خۆیان بە بەدیلی دەسەڵات دەناسێنن بێگومان لە میانەی شەڕە بەردەوامەکانیشدا لەگەڵ تورکیا ناوچەکە ناسەقامگیر بووە بۆ خەڵکی ناوچەکە کە دەیانەوێت بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. لە کۆتایی چاوپێکەوتنەکەدا کە ئێوارەی ئەمڕۆ لە کەناڵی ئەلجەزیرە پەخشکرا مسرور بارزانی سەرۆکوەزیران سەبارەت بە شەڕ و ئاڵۆزەکانی سەر سنووری نێوان تورکیا و پەکەکە ڕاشی گەیان. ئەوەی ئێمە دەمانەوێت ئەوەیە کە داوا لە پەکەکە بکەین هەرێمەکەمان بەجێ بێڵن و ڕێز لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بگرن. تورکیاش لەوە تێبگات کاتێک دۆخی ناوچەکە سەقامگیر بووەوە ئەوە چاوەڕێ دەکەین تورکیاش بکشێتەوە بۆ نێو خاچ خۆیان. ئارا جەلال، کوردستان 24.